کرێکاران ژنانی ئازادی خواست لە 26 ڕێبەندان ساڵ ڕۆژی ئەلەنی بوونی فعالیەتی ئاشکرای کۆمەڵە نزیک ئەبینەوە. بەم بۆنەیەوە لە تەلەڤیزیۆنەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە ڕۆژی دووشەممە واتە 20 مانگی ڕێبەندانەوە کەمپینێکیان بۆ ڕێزگرتن لە کۆمەڵە دەست پێکردووە. ئێمە وێڕای ڕێزگرتن لە یادی ئیلهام بەخشی هاوڕێیانی گیان بەخت کردووی نێو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیست لە گۆڕەپانی شەڕ لەگەڵ ڕژێمی ئیسلامی سەرمایە و لە زیندانەکاندا سەڵاویش دەنێرین بۆ بنەماڵەکانی ئەو ئازیزانە واورەی بەرزی خەباتکارانە و خۆڕاگریان لە بەرامبەر دوژمنی قین لە دڵدا بەرز دەنرخێنین. ئێمە هەروەها سڵاوی خەبات و تێکۆشان ئاراستەی زندانیانی سیاسی دەکەین کە لە ماوەی ساڵانێکی دوور و درێژدا زندانیان کردوتە مەیدانی خەبات و خۆڕاگری لە دژی کۆماری ئیسلامی سەرکوتگەر. ئەمان جێم کەمپینە وەبیرهێنەرەوەی بەشێک لە دەستکەوتەکانی کۆمەڵەیە لە ڕاستای کەڵک وەرگرتن لێیان بۆ درێژەدان بە خەبات و تێکۆشان. ئاستە سەرەتایەکانی کۆمەڵێک لە ڕووناکبیرانی شۆڕژگێڕی سۆسیالیزم بوون کە لەگەڵ ژیان و خەباتی کرێکاران و زەحمەتکێشان ئاشنا بوون و هاودڵ و هاوخەمیان بوون. هەوڵیانەدا تا بەڕێک خستنی ڕێکخراوێکی سیاسی شۆڕژگێر لە ئاستی توانایی خۆیاندا وەڵام بەنیازەکانی خەباتیە و سەردەمە بدەنەوە. ئاڕاستەی فکری کادرەکانی کۆمەڵ لە هەمان سەرەتاوە گرێدانی خۆیان بووە بە ژیان و خەباتی کرێکاران و هەژارانەوە. کەم نەبوون ئەو هەڵسوڕاوانەی کۆمەڵە کە لە مەعدەنەکان، کارگا و کارخانەکانی شارەکانی وەک تەورێز، تاران، سەمنان، دامغان، بەندەر عەباس، ئەهواز، ئابدانان، کرمان، ڕەفزەنجان، ئیسفەهان و شارەکانی تر لەگەڵ کرێکارانی باخی ناوچەکانی ئێران شان بە شانی کرێکارانی سەرتاسەری ئێران کاریان دەکرد و سەرچاوەی وشیاری سۆسیالیستی بوون. وا کرێکارانیان لەگەڵ ڕێگوڕیشە و هۆکارەکانی ئازار و ڕەنجی دنیای سەرمایەداری و ڕێگای ڕزگاربوون لە ستەم و چەساونەوە ئاشنا دەکرد. مانگرتن و خەباتیان ڕێک دەخستن و ڕێنمایی هیدایەتیان دەکردن. ئەم ڕێکخراوە دوای ڕووخانی حکومەتی پەهلەوی بەدەستی کرێکاران، زەحمەت کێشان و ژنانی ئازادی خواز و دواتر داسەپانی حکوومەتێکی بۆژوازی ئیسلامی دواکەوت و بە یارمەتی ئیمپریالیستیەکانی ئەو سەردەم بەسەر خەڵکی ئێراندا لە مەیدانە جۆرە و جۆرەکانی وەکو گۆڕەپانی خەباتی، نیزامی، سیاسی، دیپلۆماتیک لە ڕاستای دابینکردنی بەژەوەندیەکانی کرێکاران خەڵکی کورد و ژنان بەشداریەکی چالاکانەیان هەبوو. کادرە سۆسیالیست و تێکۆشەرەکانی نێوڕیزەکانی کۆمەڵەش لەم کەس و فەزایەدا خۆیان پەروەردە کرد و توانیان ببنە خاوەنی گەلێک ئەزموونی بەنەرە لە خەبات و تێکۆشان دەست بە شێوازە جۆرا و جۆرەکانی سرمایەداری و ئیمپریالیزمی زاڵ بەسەر ناوچەکەدا. بژی کۆمەڵە، بژی سۆسیالیزم.